گومان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرمادا و بەتابەتی لەم وەرزە خواستە سەر مەلەکردن زیاد دەکات بەهۆی ئەوەی وەکو فاکتەرێک بۆ دوورکەوتنەوە لە کەشی گەرمای دەرەوە زۆرجا پەنا دەبینە بەر مەلەوانگەکان بەرگۆمەکان بەردەریاچەکان بۆ مەلەکردن و خۆفیانەکردنەوە بۆ ئێمە ئەمڕۆ ئەم تۆرەمان تابەت کردووە بە مەلەکردن شێوازەکانی مەلەکردن چۆنێتی ئەنجامدانیان و بێگومان سوودە تەندروستیەکان و چەندین بابەتی دیکەی پێیوەست بە مەلەکردن لەم تەوەرەی بانیز باش کوردستانی ئەمڕۆدا گفتوگوی لەسەر دەکرێت لەگەڵ مامۆستا گۆران کەمال کە ڕاهێنەری مەلەوانیە مامۆستا سڵاوت لێبێ و بانیز باش زۆر سپاس بۆی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری با دەستپێک بزانین مەلەکردن چەند جۆری هەیە. بەیانیەوەش باش زۆر سپاس بەیانیەوەش باش بەڵێ گرنگم تەوەرە لەسەر مەلەوانی لەبەرەوە مەلەوانی زۆر کەس پرسیاریەوە کە بوارە یاسایەکەی چۆنە ئێمە حەزەکەنیم ڕۆبۆ نمونە لەسەر ئەو یاساکانی مەلە قسە بکەین لەسەر چوار مەلەکە لە ئۆلۆمپیاتە هەیە و کە مسابقەی پێ ئەکرێت و کە سوودی زیاترە بۆ ماسوولکەی لەش و بۆ نمونە بۆ قووەت و بۆ نەفەس و بۆ مەودایەکی دوور پێی بڕۆیت ئەمە ئێمە ئیسەی ئەمانوێ قسە لەسەرەوە بکەین و دووسێ بەتەڵمان لێرە حازر کردووە کە یەکیان بەتەڵی سێمی ئەفریقا یەکیان بەتەڵی عێراق و کوردستانە لەسەرەوە تەکنیکەکان ئەمانوێ ڕوونکردوێ بێ بە هاوڵاتیان بزانین مەلەی یاسایی چۆنە و مەلەیەک ئەوەی کە لە چەم و لە دەریا و لە ڕووبارەکان ناکرێ بە شێوەیەکی نایاسایی کە تووشی خنکان و تووشی ئەو حاڵەتانە بن ئمڕۆ حەزەکەین لەسەرەوە قسەکەی ئینشاڵڵا. بە سپاسەوە مامۆستا جێگەی خۆشحاڵیە بە سەرەتا باسی هەر جۆر چوارمەلەکەمان بۆ بکات دواتر لەسەر پاڵەوانەکانی و شێوازی ئەنجامدانی دەبینین پێکەوە. بەڵێ ئێمە مەلەکان خۆی بریتە لە چوار مەلەگە مەلەی سربەستی ئەوەی پێڵێن باسکە مەلە لە ناو هاوڵاتیانە مەلێکی ترمانێ بۆ نمونە پەپولە مەلەیە زۆرجا بە زمانە عەرەبیەکەی فەڕاشە و بە زمانەکانی تریش عینەشتە سێمان هەیە سنگە مەلەیە چوارەمانێ پشتە مەلەیە هەر چوارەکەی ئێمە بە یاسایەکەی ئەمانوێ بە هاوڵاتان یعنی بزان ئاشنا بن بەم چوارمەلە و یاریزانێکی ترمان حازر کردووە یاریزانێ بۆنە سەرەتا فێری مەلە بوو ئەویش ئەوانەی کە لە چەم و دەریاکانێکن حەزەکەن لەسەرەوە شەر ڕوونکردنەوە بین بێگومان دێنە سەر ئەوە فەرموو بە دانەدانە شێوازەکانی مەلەکردن لەلایەن پاڵەوانەکانی مەلەوانیەوە ببینیم. بەڵێ ئێستا ئێمە لەسەر بەتەڵێکی بۆ منەوەکو ئەحمەد ئەکرەم یەکەم دەستپێکمان لە مەلەی سەربەست و دەستپێکا بۆ منە ئەو مەلەی کە لە ناو هاوڵاتیانە بە باسکەمەلە ناسراوە ئێستا ئێمە بە ئەحمەد ئەکرەم بە شێوەیەکی خاوەکەی ئەڕوا بۆ نە بۆ مەسەلەی بڵین 2 کیلۆمەتر 10 کیلۆمەتر 15 کیلۆمەتر بەم شێوەی ئەڕوا ئەحمەدی سە بۆمان بڕۆ مەلەی سەربەست سەریکە دەستپێکەکەی بەمە دەستپێکە بەم شێوەیە ئەڕوات ئەمە مەلەی سەربەستە ئەمە ئەو مەلەی کە پێڵێن باسکەمەلە لە ناو هاوڵاتیانە زیاتر لە ناو مەلەوانگەکانە بەم مەلەیە نات ئەمە تەبعەن ئەمە شێوەی کە ئەڕوا ئەمە بۆ کیلۆمەتر 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ڕوا ئەگەڕێتەوە ئەمە لە مەزبەحا بێم گەڕانەوەی بۆ بکەیت بەس لە بەحرا ئەم گەڕانووی ناوێت چکە یەک جارە ڕۆیت و هەتا ئەو مەسافەی کە خۆی ئەوێت ئەمە شێوەی وتمان مەلەی سەربەستە ئەمە شێوەی مەلەی سەربەستە ئەمە بابێتەوە ئێستا ئەمە ئەوەیە کە سوودی هەیە کە ماسوولتێکی باشە جوڵێ کە لیاقەیەکی باشە ئەمە وتمان شێوە یاسایەکەیدی یەنە سەر ئەو شێوەی کە بڵێن منمە هاوڵاتیان زیاتر لە ناو مەلەوانگە و دەریاچەکانە ئەڵێ من مەلەوانم ئەوە نامەلە ئەزانێ ئستا بۆ ئەم بە ئەوە و مەلەمان بۆ بکاوەی کاگە ئەحمەد بەس بە شێوەیەکی ئەوەی کە بڵێن خۆی ئەزانێ دەی بڕۆ سەیری ئەم جۆرەیان کە ها ئەو فەرقە زۆرە وایە ئەو فەرقە زۆرە سەیری ئەم لەکوێ و ئەو لەکوێ یعنی سەریکە ئەوە یەکەم زوومان دووە بێ دووەم شتیشەوە مەسافەی کە بیەوێ ئەگەر کیلۆمەترە 2 کیلۆمەتریش بڕوە زۆری پێچە لەوانێ نیو سەعاتی بێ بچێ یان چارەکێکی بێ بچێ یان بۆ بە سەعاتێکی بێ بچێ بەس لەوانێ ئەحمەد وەکۆی کە یاریزان و بەتەڵە لەوانەیە کولی 1000 مەترێکی بە 12 دقەیان 13 دقە ببڕێ ئەمە فەرقەکەی ئەمەیە سەبابێتەوە ئەمیش ئەمە ئەم جۆری کەوتمان پێڵێن باسکەمە ئەمجا جۆرێکی ترمان هەیە هەر ئەمە ڕوات پێڵێن
سنگە مەلە دوو نەوعێنەوە ئەکێ بۆن منە زۆر جار پیاوە بە تەمەنەکان لە ئەوروپایە بینی بێتمان ئاوا بە نەرمە ئەڕوا جارێ وا سەعاتێ دو سەعات ڕوا بەس ئەو سوودەی نییە وەکو ئەم سەیری ئەم چۆن ئەیکات بە سنگە مەلێکمان بۆ کە ئەحمەد سێ ئەم شێوەکە ها ئەمایان کە ئەڕوات شێوە سەریک ئەمە ڕێک ئەو مەلەیەکە لە ئۆلۆمپیاتە هەیە یانەوەی کە لە بەتەڵە عالەمیەکان نبینیوتان ئەمە چەند ساڵە ئەم کوڕە تقریبان 6 ساڵە تەمرینەکە ئەحمەد دەگرم و خاوەنی 16 حەبە مەدالیایە لە سەراسی کوردستان و عێراق ئیشەڵا مانگی 4 بێتەوە لەوانەیە سەفەری پێ بکەم بۆ یارێسیانەکان بۆ وڵاتی میسر ئەگەر ئیشەڵا مستەوای زیاتر بەرز بێتەوە ئینشەڵا بە نەتیجەی باشەوە ئەمە ئەو سنگە مەلەیە بە ئەمە سنگە مەلەکەی کە وتمان ئاها سەیری کە چەند بە شێوەیەکی جوانە ڕوە شێوەیەکی جوانە ڕات و هیچ ئەمە تەبعاً سورعەتەکانیشیە ئەمە جارێ بەس نمونونەکەتان پێشانین بۆی بزانین باش ئەدە ئێستا ئەم بە سنگە مەلەکەمان بۆ بکە ئەمەی کەوتمان بە شێوەیەکی هین فێروا دەی بڕۆ بە سنگە مەلەگە سنگە مەلە ئاوە ئەها سەریک ئاها چەند فەرقی زۆرە ئەمە هەر مەلەی پێوترێ ئەمە 3 مەترم ئاوە باشە ئەگەر 10 مەتر بێ و 100 مەتر بێ و 50 مەتر بێ و 1000 مەتر بێن بەسەر ئاوەکە ڕە هیچ کێشەی نییە زۆر هاوڵاتیان پرسیاری واگەن مامۆساوەڵا لە 2 مەتراتوان مەلەکەم بەس لە 4 ناتوانم حەقی بەوە نیە کە تۆ فێری مەلە بووی 3 مەتر و 4 مەتر هیچ فەرقێکی نییە ئێستا با ئەو بێتەوە ئەو تایە تۆ پێچێ حەزەکەین تاوە گەڕێتەوە بە ئەحمەد مەلەی فەڕاشەمان بۆکە زۆر چاکە با ببینین ئێستا ئەم مەلەی فەڕاشەیە ئەمەیە زۆر لەناو هاوڵاتیانە بۆن منە زۆر جار کاک ئەحمەد مەلەی فەڕاشەکەم ئەوەی کە پێڵێن پەپولە مەلە ئەمە زیاتر ئەو بەتەڵ عالەمەکە بوو ئەمریکیەکە مایکە فرێرس لەمەیە زۆر نەتیجەی باش وە مجارە مەدالێ ئاڵتونیێنە ئامادە بە بڕۆ سەریکە ئەینە شێت ئەڕاتە ژێر ئاوەکە ئەتا مەسافێک ئەمە تەبعەنەوە مەلەیە کە هاوڵاتیان زۆر حەزی لێگەن و بەس قورسە زۆر جابۆیان ناکرێت ئەمە تەبعەنە بێ لە مناڵۆی دەست پێ بکەیت لە گەورەیە تۆزێ قورسە هەر 4 مەلەگە تۆزێ قورسە بە یاسایی فێربی بە تەمەنێکی گەورە بەس لە تەمەنێکی مناڵیە باش ئەدەی بڕۆرە وەرەوە جارێکی تر یعنی کێشەی نییە ئەمە بەتەڵە ئەمە ئیسە پێ بڵێن بۆ منە 20 جارم بەرەوبەریش کە مشکلەی نییە لەبەڕۆم ڕۆژانە تەمرینی 2 سەعات هەیە چکە ئامادەکاریەکە بۆ پاڵەوانێتی 2023 شەڵا لە وڵاتی میسر ئەمە خۆی تەمەنی 14 ساڵە جایسە مەجموعەی یاریزانی ترمانەی شەڵا وای لێکەین بە عام بڕۆن ئەمە وتمان مەلەی فەڕاشەکەیە ئەم مەلەی فەڕاشەیە لەوانێ ئەمان زۆربەی زۆریان نەتوان بەو شێوە بیکەن وەکو ئەم یەک مەلەی ترمان ماوە ئەویش پشتە مەلەیە حەزەکەمەوەش هاوڵاتیان پێ ئاشنا بن بزان بە شێوە یاسایەکە چۆنە کاک ئەحمەد یەک چوون و گەڕانەمان بۆ بکە بە پشتە مەلە سەریکە وەستانەکەی چۆنە فەرقیە بوو لەگەڵ ئەوانی تر ئەوانی تر بە دەفعێک بە دیوارەکە ڕۆی ئەم بە پشتا بۆیە ڕوا ئامادە بە دەرچۆ ئەو هەڵانە ڕۆشت باش ئەوەی تر سە دەورانەکە لەو بەرەوە خۆی لە مەلەکانە دوو نەوعی دەورانی هەیە باسکە مەلەکە لەگەڵ ئەو پشتە مەلەیە فەڕاشەکە و سنگە مەلەکە بە دەست ئەگەڕێتەوە ینی بە دیوارە گەڕێتەوە هەڵەگەڕێتەوە سەمە پشتە مەلەکەی بەس بە شێوە خاوەکەی باش ئێستا ئەمەیان بە قانونیەکە بوو یاسا ئێستا ئەمە ڕوا بە ئەو شێوەی کە خۆی زانە دەی بڕۆ بە پشتەمەلێکمان پشتەمەلە سەریکە ئەسەمە چونکە بۆ نە تازەیە و زۆلانێ 2 ساڵیش بە مەلەکە بەس تۆزێ قورسە بۆی سێوایە سەعاتێکە ئەڵێ سەعاتێن پشتەمەلەیەکەم بەس سوودەی نییەوە کۆمێکە ئەحمەدێکە مە فەرقی زۆر باشە کە گۆران کەسێک دەبێت بۆ یەکەم جار فێری مەلەکردن بێت بۆ یەکەم جار دەچێتە مەلەوانگەیەک پێویستە لە چ جۆرە مەلەکردنێکەوە دەست پێ بکات. بەڵێ خۆی ئەو جۆرانەی کە هەیە زیاتر من ئەو نە حەزەکەم یعنی هاوڵاتیانەوانیشی کە ڕایەنەرن فێری ئەو کەساناکەن لەگەڵ مەلەی سەربەستەکەیە وەستانێکی باشیان فێرکەن لە ئاو وەستانی ئاو بۆنمە وەستانی ئەو بە ئەحمەد بۆمان بکات ئەحمەد وەستانی ئەومان بۆ بکە لیا وەستانی ئەو ئەم وەستانە زۆر زەرورە ئەوەی مەلە بزانێ هەر بزانێ نەک بەتەڵیش بێ ئەم وەستانە دەی دەست بەرزکەرەوە سیکە مە لیاقێکی باشیە قووەتێکی باشە
هیچ کێشەی نییە لە بەحرێک شابێ وەسێ ئەم وەستانە لەگەڵ ئەو سەرەمەلەیە ئەمە بکەن زۆر باشە لەبەرەوە ئیتر دوای ئەواتوان لەگەڵ فێربوونەگەیە شتی تازەتر فێر بن و بەردەوام بن خۆی بەردەوامی زۆر ئەساسە ئەوە ئەساسە کە تۆ بەردەوام بی لە تەمرینە مەشقەکان نەبوو ساڵی جارێمە لە بکەی بڵێ من ئەتوانم 1000 متر 2000 متر 300 متر بەمەلە بڕۆم تەبعەنەم یاری زانانە بێجگەلەوەی کەمەلاەکەن تەمرینی ڕاکردنەکەن کەمەکەمە ئاسنەکەن ئەم جاروا بێتەوە سیستەمی خواراکیێکی باشیان یعنی بە سیستەمی سەمانەکە هاتوونی مرۆ نەچوونانێکی قورس بخۆن شتێکی بەسییت یان خۆرە بۆی لە تەمرینەکە هیلاکیان نەگا ئەم وەسانشمان وت ئەمە وەسانەکە جامە مەجموعەیە ترمانێ لەو سەر ئەمانەی فێرگەکەن تازە فێری مەلابن ها لەو سەرەوە ئەمانە ئێمە ساڵانە نزیکەی مەجموعەیەکی باش دەمانە فێرەکەین 5-6 مانگێک دەورەکە بەردەوامە بێ بە ئارەزوی خۆیانیان بۆی چۆنڵی کاتێکی باشیشان هەبێ بۆی نەڵێم جەختیان لەسەر کەم بڵێم وڵا ئیلا بێ فلان ڕۆژ و فلان ڕۆژ بێن بۆ فێرگەکە وایە ئێستا مەجموعەیەکی باشمان لە فێرگەش فێر کردو و مەجموعەیەکی باشمان کرۆ بە یاریزان مەلەوانگەی کۆمەلگەی وەرشی ئازادی چێکە لەو مەلەوانگانەی کە تیپی یانی سلێمانی تەمرین تیاگا لە ئێستەیە لە ئاستی هەرێمی کوردستانیشا یەکەم تیپین کە نەتیجەیەکی باشمانەیە ئەمانش ئەوانن کەوتمان سەرەتان ئەمانە مەجموعەیەکی باشمان لە فێری مەلە کردوون بەس مەجموعەیەکیشان ئیسەما ئیتر وردە وردە ئیشەڵا لە داهاتووە وەک ئەمانیان لێبێ ئێستا حەزەکەین ئەمان مەلەیەکی عام بکەن بە هەمویان بە یەکەوە بازانین ئەمە مناڵی ئێستا مناڵێکمانەیە ڕەنبازا دەمە تەمەنێکی بچووکیە ئەگەر ئیشەڵا لە داهاتووە تەمرینێکی باشی بۆ بکە لەوانەیە مستەقبل وەک ئەحمەدی لێبێ پەریا مەحموودمانەیە وتمان سێمی ئەفریقای کچە ئەویش تقریبەن ئاوا 11 ساڵ بۆ 10 ساڵە ئەمە بەتەڵێکی زۆر دیاری هەرێمی کوردستان و عێراقە ئەمە یاری سیانیەکە یاریکی زۆر بەقوتە 400 متر مەلەیە 10 کیلۆمەتر پاسکیلە 200 کیلۆمەتر ڕاگەنە ئیسە بە عام با مەلەیەکمان بۆ بکەن ئەمانە هەم بەتەڵیشی تیا هەمەوەشی تایە کە بڵێن سەرەتا فێرە بێت ئامادە بن بڕۆن و بگەڕێنەوە دەرچۆ بڕۆ یاڵا ئەحمەد ئەها ئەمانش مناڵن تقریبەن ئاوا لە 9 ساڵیان تایە دەیان تایە 12یان تایە بڵێن ئەحمەدەکرەمی تایە 14 ساڵە لە هەمویان گەورەترە جا بەتەڵی باشمانە بۆ مە دیلان سەرمانبانەیە ئەوە بەتەڵی 5 کیلۆمەتری بەحرە ئەوەی شیەکەمی عێراق و کوردستان بووە ئەمانە هەمویان ئیشەڵا ئەگەر بڵێن لە وەرزشی بەرپرسانی وەرزشی کوردستان ئیتیمامێکی باشیان پێ بن لەمەرەوە مەلەوانی ژارێکە لەو یارانێک هەموو کەس هەزانێت لەسەر تاسەری عالەمە خەڵکێکی بار ڕووتیەکە باشە کا گۆران ئەمێ بەگشتی بزانم پێداویستەکانی مەلەکردن چیە ینی بۆ کەسێک کە تازە فێری مەلەکردن دەبێ بۆ پاڵەوانێک پێداویستەکانی مەلەکردن گۆڕانکاری بەسەردادێ بۆ نمونە هەندێک جار پارێزەری گوێچکە پارێزەری لووت بەکاردەهێنرێ ئەمانە پاڵەوانەکان پێویستیان پێیەتی؟ ئەزای چۆنە تەسەور ناکەم چکە ئەمان ئەوە دەموچیان لە ئاوە ڕاهاتۆ چکار ڕۆژانە 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر تەمرین نەکەن بەس بینیشمانە بەتەڵ عالەمان بینیۆ ئەو لوتەی لە لوتەکە ها لوتەکەیە بەزەوە نیوەی نەفەسەکەیە با ینی ئەوە تۆ خۆت ئەگەر لوتە بگریت ئیتر بەس هەناسە لە دەمەوە توانی بەس هەناسە بێت بەس ئەمان بەتەڵ هەیە بۆ نمونە لە دەمەوە ڕایە کێشە لە لوت و دەمەوە ئەیاتەوە جاری وایە زۆر گرنگ نییە بۆ بەتەڵێک ئەم گوێچکە شتانە چکە کڵاوەکان زۆر جار سەبۆن ئەمە گوێدا پۆشێ ئەمان ڕاهاتون بەس بۆ کەسێکی سەرەتاکە فێری مەلە نەبووە ئاوێ یەکەم جار فێر بێ ئەمە تەبعەن هەیە ئەوێ هەیەشی پێویستی پێ نییە بەس وەکووتمان ئەگە بەردەوام مەشقەکان بکات دەم و لوت و جێ و هەموو لەگەڵ ئاوەکە یانە بێ بە ڕەفیقی ئاو ئەبێ بە ڕەفیقی تۆ ڕۆژانە ئەگەر نیو سەعاتێک 2 سەعات تەمرین پێی مەشقی لە ئاوە هەموو ڕۆژێک ئەمە چی لێ ئەمە لێرە ئەم کەسە ئاشنا ئەبێ بە شوێنەکە ئەمجا بێ بەتەڵێکی باش ئەمەی کەوتمان وەکو پەریا مەحموود و ئەحمەد هەمویان لە تەمەنی 6 ساڵ و 4 ساڵەوە هاتوونە دەنەو بوارەکەەوە و توانیوانە ببن بە بەتەڵێکی باش باشیانی هەندێک جار بۆ چێژبینین هەندێک جار بە مەبەستی چەندلیستی هەندێک جار بە مەبەستی پاڵەوانی بەگشتی مەلەکردن ئەنجامەدرێ شێوازەکانی مەلەکردن بەپێی جۆری یاخود هۆکاری مەلەکردنەکە گۆڕانکاری بەسەردادێت بەڵێ نانە ئێستا ئەو چوارمەلەی کەوتمان ئەمە لە ئۆلۆمپیاتە بەوە ئیشەکرێ بەسەکەی دەسە سورعەتەکەی بۆ سورعەتەکەی چۆنە ئێستا بڵێن ئەم ئەحمەد 4 نەوع مەلەکەی کرد ئەو 4 لە قانونی مەلای هەیە
لەگەڵ یەک خۆهڵانە ئەویش لە سوێر ڕمپاکەوەی ئەگەر لە ئۆلۆمپیاتا بینی بێتان یەک جار خۆڵانەیە ئیتر ئەوەی کاڵێ پشتەمە لە ئەخەوم و لەژێر ئاوا ئەخەوم و نازانم لە شوێنی بەرزەوە خۆمەڵێم و ئەمانەیەج لە یاسای مەلەیانە چوارنەوە شێوازی پاڵەوانێتەکانی بڵێ ئەوە بوو کەوتمان بەس نەوعی زۆرە یاری ئاو هەیە تۆپی ئاو بڵێن یاری تۆپی ناو ئاو هەیە سەمای ناو ئاو هەیە ئەمانەی لەسەر بەرزێگانە خۆیان هەڵەیەن لە ئۆلۆمپیاتا هەیە ئەمانە جومبازی ئاون بەس کە هاتە سەر مەلەوان کە پێڵی بەتاڵ مەلەوان ئەمەیە ئەحمەدە ئەوانەی ئەوروپیەکان کە پاڵەوانێتیەکەن تۆ دیقەت بە لە عێراق لەوانەیە بڵێن 10 بەتەڵ 15 بەتەڵیوان نەبێ لە هەرێمی کوردستانە پێ 6 بەتەڵیوان نەبێ بڵێن هەولێر دووسێکی تیابیان سلێمانی پێ 6ێکی تابێ لەبەرەوە مەلێ قورسە مەلەکە بە خۆ دەزانێم یاری ئێمە لە ئاوایە ئاویش خەتەرە یعنی سەمە لە هەوایە نییە بۆ نۆتۆپی پێە باسکێت تێنسا ڕاکردن ئەمە زۆر جار لە هەوای کەی ترسێکی وای نییە بە کومەلە ئێستا تۆ مناڵمان بۆ هاتووە لەمانەی کەیسە لە پشتەوەی بینن تەسەورکەی سێ چوار ڕۆژێ بەس دەمولوتی لەگەڵ ئاوەکە ڕابێنی یعنی ئەمە ئەگەر لە دەرەبی بێ بۆ تۆپی پێیان بۆ ڕاکردن لەوانێ ئەم ترسەی نەبێ بە شێ مەلە ڕۆژانە گوێمان لێ بێت لە دەریاچەکانە هاوڵاتیانە خەنچە من حەزەکەم ڕێنمایم هەبێ بۆ هاوڵاتیان ئەم مەلەی ئەحمەد نەزانیت ئەو مەلەی پەریان نەزانیت ماقول نییە تۆ 10 کیلۆمەتر 5 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بەمەلە بڕۆی چکات تۆ تەمرینێ بۆ نەگرۆ مەشق بۆ نەگرۆ جاری وایە قاشتەوە سێ جاری وایە بۆ منە سەختی دابەزێ جاری وایە ئەمانە هۆکاری ئەوەن کە ئەو هاوڵاتیانە لە دەریاچەکان ناخەنجێن شوێنێک شیاو نەبێ ماقول نییە تۆ مەلەیتیاگەی تۆ بۆ کاتێک ئاچی کاتێکی خۆش بەریتە سەر لەم دەریاچچکە خەڵکیسە سەرەکەی باخەکانیان مەزبەحیتیایە داواکارم لەوانشی کە فێری مەلا ئەبن لە مەلاوەگەکانە با بە بەرچای باوکیانەوە مەلەکانیان پێ بکە لە ئاخیرا کە تەخەڕوجەکەن بڵێن ئەم مەلەیە تەواو بێت و ئەم ڕایەناراڵێ ئەم کەسە فێری مەلە بۆ بە مەزبوطی چکار نەک بیباتە باخەکەی خۆی و بە حسابی لەسەر سیقەی مدەریبەکە بیباتە باخەکە و بخنچێ ئەمە شتێکی زۆر باش نییە ئەبێ فێری کەی بە مەزبوطی وەستان و ڕۆشتن ئەمجا بە باوک و دایکی بڵێ ئەم مەلای منەوە تەواو خۆشتان بینیدانە ئەو کاتەچکە فێرگەکان بە ئام حەزەکەم ئیتیمامێکی باش بە مناڵان بن لەبەرەوە ئەم مناڵانە ئەگەر 5-6 بەتەڵی وەکو ئەحمەد دروست بێ 5-6 تر دروستەکە بۆ ملوانێت 10 ساڵی تر لەم بوارە بمێنم ئەوان دروستیەکەن ئەوان پەرەپێسن وەک ئەوروپا وەک وڵاتانی دەرە زۆر چاکە حەزم کرد ئەم هینە بکەم کەەوە باسی کەرەسەکان گەرێکە لەوانە ئەم فلینەیە ئەم فلینەیە ئەمە تەمرینی پێکرێ سەبۆنە ئەحمەد بەما ئەڕاتەوە بەر هەموو تانەوانی پیانە بە قاچ لێ بم چنەوە بەروەرنەوە ئەمە بۆ تەمرینەکانە ئەین زیاتر ئێمە ڕۆژانە بەمانە تەمرینەکەین بڕۆ ئامادە بە ئەمە قاچان بە قووەتەکە ئەها قاچان چۆن لێن ئەمانە طبعاً لیاقەیەکی باش پێیاکەن ئەمە ناکرێ جارە دوو جار بیکای سە من یاریزانێ جاری وایە نی سەعات بەزەمەی پێەکەم نی سەعات بەزەم مەشقەی پێەکە ئەم تەمرینی قاچە باش ئێستاما بابێتەوە بۆستە لێرە ئەمە بۆ چییە؟ ئەمە چوارمەلەکەی بێگرێ عنی سنگەمەلە و قاچەکان چوار قاچەکان فەرقی هەیە قاچی باسکەمەلە ئەمە بوو سنگەمەلە جیایە بەس ێمازانی چۆنە ئەگە بتوێ باسی مەلەکەی بە لێ هەوڵەوە یەکێ فێرکەی تا ئەوەی بێ بە تەبەتاڵ بەس بیست بەرنامەش تەواو نابێ ئێستا بە ئەحمەد سورعەتەکەمان بۆ بکە بڵێ ئەم باسکەمەلەکە قاچی لای ئێستا دەستی لەگەڵە جوڵێنە ئەحمەد سورعەت بڕۆوەرەوە ئامادە بە سەری سە زیاتر ئیش بە قاچێکە ئەها بینیت ئەمە بۆ 50 مەتر ئەم سیباقا ئەمە بۆ سیباق بەکارێنێ ئێمە گرنگترینشت بەلای ئێمە و کاتە کات یعنی بە کەمترین ماوە بیبڕێ بۆ نییە بڵێن مەلەکەی جوانە مەلە جوانی جیاوازە وەخت و سوبەڵەت جیاوازە بابەتی خۆگەرمکردن تا چنێ گرینگە هەم یاریزان هەم ئەو کەسەی کە مەلەوانی دەزانێت و لە مەلەوانگەکاندا بۆ چێژبینین مەلە دەکات بابەتی خۆگەرمکردن لە یاد نەکرێت لە پاڵ ئەمەدا ئەو کەسانی کە پێکانێکیان هەیە لە بەشێکی جەستەیاندا گونجاوە بەردەوام بن لە مەلەکردن یاخود شێوازی مەلەکردنەکەیان بگۆڕن یاخود بە تەواوەتی لە ئاو دوور بکەونەوە تاوەکو پێکانەکەیان چاک دەبێتەوە. بەڵێ خۆی ئەمەی کەوت زۆر گرنگە چکا من دایمە ڕێنمایە هاوڵاتیانەکەم کە هێنە مەلەوانگەکان و پێویست بە گەرمکردنی لەشتەکە یەکسەر بۆ ناو ئاوەکە زۆر خەتەرە ئەمە یەک ئەم یاریزانانەی کە تۆ بینیتە دوونەوە ئەحماکەن
یعنی خۆ گەرمکردنیە لە دەرەوە خۆ گەرمکردن لە ناو ئاوەکەیە ئەو گەرمکردنەی ناو دەرەوە تەمارینە سویدەکانە وەک دەستجوڵان و ئەمانی کە بینیتانە هەموو یاریەک یاریزانە پێشەوەی کە دووبارە خوا گەرمکردنیە تریانە لە ناو ئاوە مەسافەیەکی 200 کیلومتر بە هەر 4 مەلەگاڕن با تەواو ماسوولکەکانیان بکشێیان ماسوولگەکانیان گەرم بێ بۆی کە سورعەتێک چانگە قاچیان نەوەسێ ئەمە یەک دووە پشت بۆ پێکانەکان ئێمە ئاو یەک شتی هەیە ئەو کەسەی کە لە تۆپی پێیا تۆشی پێکانە بێیە لێرە چارەسەرەکە یعنی تۆ دکتۆرەکان خۆیان پزیشکەکان ئەوانی فەقەرات و ئینزیلاقیانەیە ئەیانێرن بۆ مەلەوانگە ئەمانە زیاتر بە پێ بڕۆن باشە لە ئاوەکە مەجموعەیە تەمارینەیە بیکەن لە ئاوەکە ئەوەش ئێمە ڕێنمایانەکەی زۆر جار خۆشیان یاریزانن باشترەزان وە کەسێکی ئاسایی کە هیچ ڕێنمایەکی نییە یعنی هیچ ئەوە نازانێت ئەیە بێت و فەقەرات ئینزیلاقیان بۆنمە سەوڵان ئەمانەی هەیە پرسیار بە ئێماگە ئێمەش بەبێ توانە ئەوەی لە دەستمان بە پێ ئەڵێن بۆی تەطبیقیکا ئەگەر نێشیکاوە کێتۆ سەرخۆی وەک وتمان ئاو باشتریشتە ئاو بۆ پێست باشە یعنی دایمە بە گەنجی ئەمێنیتەوە چکات تۆ دایمە گیانە شێدارە دەموچاوت معادە لەم ئاوایە ئەمیش کەوتمان بە شێوەکەی بە یاسایی و بە شێوەیەکی تەندروستی ئەوەیە کە تۆ بەردەوام بی لەسەر وەرزشەکە یان ئەو کەسێکی کەیت کەسێکی ئاسایی بۆ مەلەوانگە هەفتەی دوو جارجارێک بێ زۆر باشە یعنی لاوانە زۆر حەزی لە وەرزشەکانی تر نەبێ چکە مەلە بتێنێتێ خۆشیە خۆشیانی کاتێکی خۆشە زیاتر بەخوا زۆر جار هاوڵاتیانیان بۆ ئێرە سەعات 12 داخڵە بێ ئەڵێ چەند سەعاتە پێشوەخت دەڵم توواتی بۆ مەلە وەڵای ئەڵێ حەزەکەم تا سەعات 6 لێرە بم یعنی بۆ بێتاقەت نابێنێ ئەگە بچێ بۆ ریاضەیەکی تر لەوانەی خواخوای بێ زوو تەواو بێ بڕاتەوە بەس ئەوەی ئێمە خۆت ئەزانی مەلە شتێکی زۆر باشە وە پزیشکەکان ئیشارەیان پێوە دایمە ئەڵێ بەو کەسانە بە تەمەنەکان زیاتر زۆر جار ریاضە قورسەکان وەرزشە قورسەکانیان بۆ ناگرێ ئەتوان بێن مەلەکەن زۆر زۆر شتێکی باشە و ئیسەش وەک جارانە مامەلەوانگەیەکی زۆر لە شاری سلێمانیا هەیە هیوادارم بە ئەوەی کە ئەو هاوڵاتیانە ڕووبکەنە مەلەوانگە کە توانای چەند وەرزشێکی تیرانی و ناتوان بازێ وەرزشەیە وەرزشی مەلەگەن سوودێکی باشەیە و هیوادارم هەمویان ڕووبکەنە مەلەوانگەکە زۆر باشە بابەتی خۆ هەڵدان دەمەوێت ئاماژی پێبەی مامۆستا هەندێک جار کەسانێکن ینی بە شێوازێکی زۆر ئاسایی مەلە دەزانن بەڵام دانەوێت خۆیان فێری خۆ هەڵدان بکەن شێوازی خۆ هەڵدان ئەگەر هەڵە ئەنجام بدرێت چی لێ دەکەوێتەوە و هەروەها شێوازێکی تروست چۆنە بۆ خۆ هەڵدان پێویستە چۆن یاریزان فێر بکرێت پێویستە چۆن کەسێکی یاسایی فێر ببێت ئەجا جیاوازەکەشی بێگومان لە نێو ئاوی مەلەوانگە و ئاوی دەریاچە و گۆمەکان ئیسە بڵێن وەک وەڵی لە دەریاچە و گۆمەکان ئەمە دایما هاوڵاتیان چەند بەرنامەی تریشمان کردووە ئەوم پێوتون ئۆتومە لە بەرنمەکانە باسم کردوتومە ڕجاعان لەو شوێنانەیە خۆتان هەڵمێن لەبەرەوە تۆ نازانی قیاسێمە ئاوە چەنە 2 مەترە 4 مەترە 3 مەترم جا بەردی تایە شوشەیتە شتیتە ئەمە وتمانی دەرەوە مەلەوانگە ئیسە بۆنمە ئەحمەدەکرام کە بەتەڵێکە بۆی خەڵک بزانێ ئەحمەد وەرە دەرەوە ئەمەمان بۆ بکات لەسەر تەختەکەەوە بەسم خۆڵانەمانەیە لە یاسای مەلەیە یعنی بڵێن وەکو مەلە بیکە ئەمەمان هەیە ئەمە قانونی مەلە خۆڵانە ئەگەر هەر بەتەڵێک بیەوە هەر کەسە بیەوێ کەسێکی ئاسایش بێ بچۆ سەر تەختەکە بۆ نمونەیسە ئەمە چێتە سەر و تەختە وەستانەکە بکە ئەمە بۆ سیباق بڵێن بۆ دەرچوون ئەم شێوازایە ئەمە لێ سەری داگرێ لەگەڵ دەرچوونە سەری بەرزەگات و بەڕێکی لەشی هەڵەیە بۆ ئاوەکە ئامادە بە هیچ عەزیەتێکی شتێک و بە شێوەیەکی زۆر جوان ئیتر هەیە بۆ نمونە پێڵن قولاپی و نازانم چی و مەجموعەیە خۆڵانەیە ئەمانە یعنی بڕواکە خۆڵانەکان ئەو سوودەی نییە بۆی کە بڵێن وڵا سوود لە خۆڵانەکە ئەبینێ ئەوە بەس متعەیە کە بینێ لەوەی کە پێی خۆشە لە شوێنێکی بەرزۆیانە شوێنێکە خۆیڵە ئەمە وتمانم خۆڵانە لە یاسای مەلای هەیە کە بۆ سیباق غەیری ئەوە هەر خۆڵانێ بە تەقلە و نازام لەسەر لاو لەسەر پشت و ئەم شێوازانە خۆشمە یکەم جاری وایە بەزەمە شتێکە بەس نمایشە ئەتوان بڵێم نمایشە ئەوەی کە سوود بە مەلە بگەێنێ ئەو کەسەی کە سوودی لێ ببینێ لە مەلەوانی ئەو ڕۆشتنەیە ئەو ڕۆشتێ بۆ نمایسە ئێمە ڕۆشتنێکی درەگەین مەسافەیەک ئەگەر کاتانە بێەوە بۆ بەرنمەکە ئەمە کە ئەڕۆن ئەمانە بڵێن ئەگە متاوەڵێکی 2000 مترکەنی سە پێ 6 فڕێرێن بۆ باسکە مەلێ بە مەلەی سەربەز ئامادە بن بڕۆن ئەمانەی تر بۆ نمونە باسکە مەلەیەکی بڵێن ئەو مەلەی سەربەسە
ئەمە ئەگەر کە بیانن ئەمە تەبعاً یاساکان ئەمانەی کە بە یاسایی ئیکن ئەم کەسەمانتیا ئەمە لێرە فێری مەلە بووە بەس فێری مەلە بووە بڵێن بە شتە سەرەتایەکان ئەوەی کە ئیشارەم ئەنا ئەمانەی کە وەکو مەلاگەن ئەمانە ئەگەر سەعاتێک وازیان لێبێنی سەعاتێک ئاوا ئەڕۆن کێشیانێت چکە ئەمان نەزانن چۆن هەناسەکان ئەیەنەوە چۆن دەزلێ ئەیەن ئەمانە حەزەکەم هاوڵاتیان ئەگەر چوونە لە ڕایەنەرێک ئێمە دوو شێوە مەلەمان هەیە ئێمە کە ئەو کەسانین بۆ فێرگەکە پیان ئەڵێن ئەڵێن شوێکمانەیە بە یاسایی فێریەکەین شوێکشمانەیە فێریەکەین بەس لە هەر شوێنێک بیوە مەلەکە و تووشی خنکان و ئەو حاڵەتانە نەبێت تەبعاً باوکو دایکەکان لەبەر بێمەجالی خۆیان دایماڵە تۆ بەس فێریکە نەخنچێ بەخوا ئەوەی تر قورسە بۆ ئێمە ناتوانین پێ 6 ساڵ دوای مناڵەکەمانکەوی زۆر سپاس بۆ یاریزانی مەلێش درەنگ دروسە بێ سپاس بۆ کاکگۆران کەمال ڕاهێنەری مەلەوانی زۆر سپاس بۆی لەگەڵمان بووی کاکگۆران سپاس بۆ یاریزانەکانیش لەگەڵمان ماندوو بوون ئەمڕۆ زۆر سپاس بۆ ئێوە شووە تەوەرە زۆر گرنگە زۆر سپاس بۆ زۆر سپاستەوەری وا زۆر گرنگە من حەزەکەم هەموو بەرنامەکان کە بۆ مەلەوانیە کرێ لەناو ئاوەکەیە بێ باشترە بۆی خەڵک زۆر ئاشنا بێ مەلەوانی بێگومان دانیش باش کوردستان هەموو کات